تایبەتی بۆ نمونە مەسەڵەن فڕۆکەوان کە وڵات بوو کە ئافرەتی هات بووە فڕۆکەوان و بەشداری جەنگیان کرد لە ستالینگراد و لە کییف و لە کۆرسک فەرماندەی هێزیان ینی ئەلکساندرا ئەو ئافرەتە بوو کە ستالینی قناع کرد دەبێ ئافرەت فڕۆکە لێ بخرۆشە بە هەرچەنێ فڕۆکەی کۆنیان داپیان و زۆریشان لێکوژرا هەتاکو ئەڵمان پیانەوت ساحربازەکانی شەو هاتن تەنها شەوان هێڕشیانە برد فڕۆکەکانیان کۆم بوو دەدەنگیەوە دیار بوو ئەڵمانەکان سەیری ئاسمانیانە کرد گویان لە فڕۆکەکانە بوو دوایەوە خەناسی ئافرەت لە ستالینگراد ینی جگە لە ئێمە وەختی خۆی باسی ڤاسیلی زاچیمان کرد یعنی تاتی ئەو ئەوانە خەناسی ئافرەتی زۆر هەبوو ینی ورەی بڵێن سوپای سووری بەرز کردەوە لێرە شتێتریش هەیە گۆرانی کاتیۆشە حەشەم گۆرانێ چییە؟ گۆرانیە دەرچوو بە کاتیۆشە کچێکە نامە بۆ دەستگیرانەکەی خۆیە نێرە لە مەیدانی جەنگەوە کە من چاوەڕێتەکەم ئەمە بووە 150 ورەی سوپای سووری سۆڤێتی بەرز کردەوە لە هەموو شو ئێستاکەش تاکو ئەم ڕۆژە لە هەموو مناسبەیەکە ئەو گۆرانیە دیە دەنەوە کاتیۆشە